لەژێر دروشمی ئازاری ئێوە خەمی ئێمەیە تۆڕی میدیایی کۆمەڵ و دەستگای خێرخوازی بەخشین هەڵمەتێکی فراوانیان بۆ پشتگیری کوردانی ڕۆژئاوا ڕاگەیان. ئەم هەڵمەتە سنووری شار و شارۆچکەکان و هەندەرانیشی گرتوتەوە. وەڵامێکی مرۆیی خێرایە بۆ پاڵپشتی لە ڕۆژاوای کوردستان لەو دۆخە سەختەی ڕوبەڕووی بوونەتەوە. لەبەرەوەی ناوچەکان بۆتە ناوچەیەکی شەڕ و وەکو پێویست خواردن و کەلوپەل و پێداویستەکانی ژیانیان پێناگا وەکو پیشەی هەمیشەییمان کەناڵی ئاسمانی پەیام لەگەڵ دەستگای خێرخوازی بەخشین پێکەوە هەستین بە ئامادەکردنی ئەم کەمپینە بۆ ئەوەی کە بتوانین دەستێکمان هەبێت لە ئەو پرسە نیشتمانی و نەتەوەی و ئاینەی کە ئێمە پێمان وابێ بەشێکە لە واجبی سەرشانمان لە ڕووی ئاینیەوە لە ڕووی پرسە نەتەوەیەکەوە لە ڕووی پرسی نیشتمانیەوە کە ئەوەی پێمان دەکرێت بتوانین کە هاوکار و پشتیوانی هاوڵاتیانی ڕۆژاوا بین لەو ناڕەحاتی و کێشە و گیر و گرفتەی کە ئێستا بەهۆی شەڕەوە تووشیان بووە ئێمە هاوکاریان بکەین. کەمپینەکەی ئێمە دیارە بەردەوامە بێ هەتا ئەو کاتێک کە کوردانی ڕۆژئاوا پێویستیان بە هاوکاری بێ ئەمەش بە ئەرکێکی هەم ئاینی هەم نیشتیمانی و نەتەوەی شێزانین کە براکانمان لە ڕۆژئاوا پێداویستیان هەبێ ئێمە هەوڵ بدەین ئەوەندەی کە ئەتوانین دەستی یارمەتیان بۆ درێژکەین. دیارە ئەمەش وەستاوەتە سەر بەدەمەوە هاتنی خێرخوازان خەڵکە زانێت کە پرۆژەکانی دەستگای خێرخوازی بەخشین هەمووی بە هاوکاری خێرخوازان و ئێمە سوپاسیانەکەین هەموو کەمپینەکان هاتوون بەدەمەوە ئەخوازین ئەمەش بێن بەدەمەوە هەتا زیاتر خێرخوازان بێن بەدەمەوە ئێمەش دڵنیا بن ئەتوانین زیاتر هاوکاری بکەین ئینشاءالله. مامۆستایانی ئاینی بانگەوازی خێرخوازان دەکەن لەم تاقیکردنەوە مرۆیەدا دەستی براکانیان بگرن و دەڵێن بەدەمەوە هاتنتان بۆ کەمپینەکەی پەیام و بەخشین ئەرکێکی ئاینی و نەتەوەی و مرۆییشە. هەڵبەتە معلومی هەموو لایەکە لە هەر جێگەیەک شەڕ ببێ خەڵکانێکی زۆر زیانمەند ئەبن و ئاوارە ئەبن و زۆری پێداویستیە سەرەکیەکانی ژیانیان لەدەسەدەن. بۆیە ئێمە بە دوو ئیعتیبار ئەرکی سەرشانمانە کە هاوکاری ئەو خوشک و برا موسڵمانانە بین کە لە ڕۆژئاوالیان قەوماوە بە ئیعتیبارێک کە ئێمە موسڵمانین و داوامان لێکراوە کە هاوکار و دەستبارگیری یەکتری بین بە ئیعتیبارێکی تریش کە ئەوان کوردن و ئێمە برای یەکترین و بێ پشتیوانی یەکتری بین و ئازاری یەکتر بە ئازاری خۆمان بزانین. بۆیە داوا لە هەموو خێرخوازانەکەم داوا لە هەموو خێرۆمەندانەکەم کە بە پیری ئەم کەمپینەوە بێن و هەندێک بتوانین هەندێک لەو ئازار و لەو معاناتە و لەو پێداویستیانە جێبەجێ بکەین کە ئەو خەڵکە سڤیل و داما و ڕەشوروتە ڕوبەڕووی بوونەتەوە بۆی ئەو جەنگ و کارەساتە نەخوازەراوانی کە هاتووەتە ئاراوە. ئەم کەمپینە پەیامێکی زیندوی یەگرتووی نەتەوەییە. لێرەوە هەموو دڵسۆزیەک دەتوانێت ببێتە بەشێک لەو ئومێدەی بڕیارە بگاتە نێو ماڵە تاریکەکانی ڕۆژئاوا و وەک هەمیشە لە ڕێگەی بەخشینەوە ماڵە سارد و کەم تفاقەکان گەرم و پڕ بکەنەوە. ڕامیار عوسمان کەناڵی پەیام سلێمانی.